Sunrise 12 Sunrise it was the grammar and functions ڕێزمان وەرکەکان Unit 3 یەکەی سێم Students بۆ کتێبی خوێندکار page 23 لاپەڕە 23 E بەشی E using بەکارهێنانی say said دەڵێت وتی think وابیر دەکاتەوە thought وابیر دەکردەوە ڕابردووەکەیەتی و شێوەی سێمەکەیەتی believe بڕوای وایە believe it ڕابردوو شێوەی سێمەکەیەتی hope هیوا دەخوازێ hope it ڕابردووەکەیەتی و شێوەی سێمەکەیەتی that دەکرێت بە دوای ئەوانەدا that هەبێت دەکرێت نەبێت دوو شێوازمان هەیە لە بەکارهێنانی ئەو کرداریان شێوازێکیان پێی بوترێت informal ناڕسمی کە شێوازە ئەکتیڤەکەیەتی واتە بکردیارەکەیەتی شێوازێکیان پێی بوترێت formal ڕسمی شێوازە پاسیڤەکەیەتی کە لە نووسیندا زیاتر بەکاردێ informal لە قسەکردندا بەکاردێن ئەگەر بە شێوەیەکی ناڕسمی بەکاریان بێنین سەبجێکتەکە نووسراوە یعنی ڕستەکان بخۆیان بۆ شێوازن سەبجێکتەکە نووسراوە say دەڵێت think پێی وایە believe بڕوای وایە hope هیوا دەخوازێت that کە بە دوای ئێرەدا ڕستێکمان هەیە ئەگەر لە ئیمتیحان تاقیکردنەوە بێتەوە بە داوا دەکات کە بیگۆڕی بۆ formal ڕسمی یان بیگۆڕی بۆ passive یان شێوەی سێمی کردارەکە دەدات دەڵێ ڕستەکە بنووسەوە بەکارهێنانی شێوەی سێمەکەی ئەو کاتی سەبجێکتەکە لادەچێت لە شوێنی سەبجێکت it is دەنووسرێت و کردارەکان لێرەدا infinitive-ن دەگۆڕدرێن بۆ past participle لەبەرەوەی زمان هەیە بە دوای کرداری بیدا past participle دێ ئەگەر بکەرنا دیار بێ و لە داتەوە تا کۆتایی دەنووسرێتەوە تا تەنها گۆڕانکاری ئەوەی سەبجێکتەکە لادەچێ لە شوێنی سەبجێکتەکەی it is دەنووسرێت و کردارەکەش کام کرداری دابێ دەیگۆڕین بۆ past participle بەشەکانی کە بێت دەستکاری دەنووسینەوە گرنگ نییە that هەبێت یان نەبێت نمونەکان People say that humans have lived in Erbil citadel خەڵک دەڵێن کە مرۆڤەکان لە قەڵای هەولێر ژیاون for 8,000 years و ماوەی 8,000 ساڵ make it formal بیکە بە ڕسمی people subjectەکەی لە شوێنی people it is دادەنرێت people لادەچێت say کردارەکەی دەبێتە past participle said it is said دەگوترێت that humans have lived in Erbil citadel for 8,000 years کە مرۆڤەکان لە قەڵای هەولێر ژیاون بۆ 8,000 ساڵ واتە دەستکاری بەشەکانی کە ناکرێت دووەم some scientists believe هەندێک زانایان بڕوایان وایە that earth will run out of oil کە نەوتی زەوی تەواو دەبێت start with it بەعید دەست پێ بکە ئادەم لێرە کرداری believe بەکارهێناوە هەرو چوار کردارانە پێویستە بیانزانینەوە say think believe hope و ئەتی نووسیوە لە سەرەتا کاتێ داوای کرد بە شێوازە ڕسمیەکە بەکاربێنی لە شوێنی some scientists کە subjectە لادەچێت it is دەنووسرێت believe دەبێتە شێوەی سێم believe it شتێکی کە دەستکاری ناکەین that earth will run out of oil it is believe it بڕوا وایە کە نەوتی زەوی تەواو دەبێت سێم it is think that the drivers can find the remains of the ship it is think وابیر دەکرێتەوە that the divers کە ئەوانی دەچنە ژێر ئاو یان غەواسەکان can find the remains of the ship توان پاژماوەی کەشتیەکە بدۆزنەوە لێرە تزی نووسیوە بە دوای وە کرداری thinکی داوە دەزانین کە ئەگەر it isمان هەیە پێویستە کرداری think لە شێوەی past participle بەکاربێن بۆ دەیگۆڕین بۆ thought چوارەم people say خەڵک دەڵێن that daily humans lived here کە مرۆڤە دێرینەکان یان کۆنەکان لێرە ژیاون Rewrite this sentence ئەو ڕستەی بنووسەوە using said بە بەکارهێنانی said بۆ خۆی say بەکارهێناوە دایکدووە said بەکاربێنی کاتە پێویستە شێوە فۆرماڵەکە بەکاربێنین لە شوێنی people لادەچێت it is دەنووسرێت say دەبێتە said بەشەکەی کە دەستکاری ناکەین it is said that daily humans lived here دەگوترێت کە مرۆڤە سەرەتاییەکان لێرە ژیاون